لە دوا بابەتماندا باسێکمان هەیە دەربارەی توندوتیژی دژ بە ژنان. ئازاری توندوتیژی دژ بە ژنان سنوور ناناسێت، چین و توێژ ناناسێت، گەورە و بچووک ناناسێت. لە هەر شوێنێک ژنێک هەبێت جۆرێک لە جۆرەکانی توندوتیژی لە دژی ئەو ژنە خۆی هەشارداوە و چزی خۆی دەوەشێنێت و ئازاری خۆی دەگەیەنێت. ژنانی هەژار، ژنانی بێکار، ژنانی بێسەواد، ژنانی مهاجر، ژنانی شەڕلێدراو، ژنانی لەشفرۆش و ژنانی معتاد زۆرترین بەشی ئەم ئازاریان بەردەکەوێت. لە هەر کردەوەیەک بە هەر شێوەیەک ئازارێک جەستەیی بێت یان دەرونی، ئاشکرا بێت یان شاراوە بەژن بگات نیشانەی توندوتیژیە. دیارە دڵتەزێنترین جۆری ئەم ئازارە توندوتیژی جەستەییە کە لەلایەن پیاوانەوە دژ بە ژنان بەڕێوە دەچێت. بەڵام پانتایی و قوڵایی ڕاستەقینەی ئەم ئازارە کۆمەڵایەتیە کاتێک دەردەکەوێت کە هەموو جۆرەکانی شاراوە و ئاشکرای دیکەشی بناسین. ئەو کچە کەم تەمەنەی وا لە ترسا هەڵدەلەرزێ و بە زۆر ئەیدەنە بەرتیغی خەتنەوە و هەتا ئەژی ئەبێ چ زۆی ئازاری کەمەندانبوون تەحەموڵ بکات. ئەو کچە کەم تەمەنەی کە هێشتا هەر بیر لە بووکە شوشەکەی دەکاتەوە بەڵام بەشوویە دەن و بە زۆرەی خەنە باوەشی پیاوێکی بەتەمەنەوە و ئەو ژنە لاوەی کە لە ڕێگەی ئاخۆندێکەوە لە بەردەرگای شوێنە بەناو پیرۆزەکانی قۆم و مەشەد لەشی و کەسایەتی و کەرامەت و غروری هەڕاش دەکرێت. ژنان و کچانێکی لاو کە بەو پەیداکردنی مەوادی مخەدر بۆ کەسوکاری معتادیان ناچار دەکرێن مل بۆ هەر کارێک کەس بکەن. ئەوانە و گەلێک لەوانە زۆرتریش قوربانی ستەم و توندوتیژی دژ بە ژنانێکن کە چارەنووسیان بەپێی یاسا و شەریعەت و بەرژەوەندی دەوڵەت و باوک و برا و هاوسەر دیاری دەکرێت.